بمانەوێ باس لە تاریخەک بکەین ڕقەمەک پێ دوایە تاریخی قەیسەری لە بۆ کەینێ دەگەڕێتەوە والله بالضبط ئەو تاریخەکە نازانم هەست دەزانم لە پێشی چلەکان بوو پێشی چلەکان ئەو شخصیاتانەی کە بە تەمەنی خۆت ناسیبت لە قەیسەری چێ بوون ئەوانە؟ وانە یەک لەوان من باپیر صاحب ئیش بوون مەسەلەن شخصیاتی ناو قەیسەری بۆ و صاحب ئیش بوونە مەلا خدری حاجی معروف بوو ئەوە پێلاویان دروست دەکرد لێرە لە هەولێرێ بە خۆیان مام داوت خەفاف هەبوو ئەوە دەیفرۆش بەش فرۆشتین خانی ئەوەی هەبوو عەبدڕەزاق مام عەبدڕەزاق هەبوو لێرە ڕۆستەم خەفاف ئەنی دوکانی هەبوو ناو قەنسەری ئەو شخصیاتانە هەبوو ناو قەنسەری دوکانی بابم ئەحمەدی مەلا خدری ناو قەنسەری بوو ئیشی چ بوو دوکانەکە؟ ئەو ئیشی ئەوانە خەفاف بوو خەفاف لۆ پێی دەیڵێن خەفاف یعنی خف القەدەم بنی پێلاویان دروست دەکرد لە ماڵێ ئەو وەختی سەری مەڕویان دروست نەدەکرد بنی پێلاویان لە ماڵێ دروست دەکرد ئەو دلێرە سەریان لۆ لێدەنە لۆ بەر هەندێک پێ دەڵێن خەفاف یعنی لا خف القدم راحاتي